شێفێکمان لەگەڵایە باسی ڕۆژی گیانی شێف و کۆمەڵێک پرسیاری ئاڕاستاکەین و خواردنێکی بەلەزەت و بەتامیشمان بۆ دروست دەکات جا لەگەڵ مانابن ئەمڕۆ شێف یوسف تەها میوانی بەنامەی ڕۆژێکی نوێ شێفیان سڵاو لێ بێ و بەیانی و باش بێ و ئەم ڕۆژە لێ پیرۆز بێ لانەخان کاکسەر سڵاو لێبێت زۆر سپاس من لێرەوە پیرۆزبایی لە تەواوی شەفەکانی جیهانەکەم و بە تایبەتی شێفە بەتوانە کوردیەکان کە بەڕاستی شایانی ڕێز و تەقدیرن لەم ڕۆژەیە من وەک شێفێک کە هیوادارم پێشکەوتن و داهێنانی زیاتر بکرێ لە ناو دنیای خواردنە چکە بەڕاستی دنیایەکی زۆر زۆر گەورەیە تەنها دروستکردنی خواردنێک نییە پێشکەشکردنی ئەمە هونەرێک شێفکاتە کێ شێفە هەر کەسێک منجەڵێک و کۆمەڵێک بابەتی لەبەردە سابوو خواردن دروستکاوە شێفە نەخێر چێژ لێنەر یاخود شێف کەسێکە کە بەڕاستی لە ڕووی هێزەوە کەسێکی زۆر زۆر بەهێزە توانای داهێنانی هەیە توانای نوێگەری هەیە ئەو شتانی کە شێف ئەیکا کەسانی ئاسایی لایەن ئەستەمە ئەڵەن شێف بۆ نمونە جۆرێک لە هوەر ئەزانێت لە دروستکردنی باسکەم ئێستا لە لای چینیەکان چەند لە یوتیوبە چەند ڤیددیوێک بڵاوکەنەوە دوو کوڕهان زۆر زۆر بەناوپانکن ناوەکانیان زۆر بەباشی نازانم دوو ماسییانێنێ هەردوو ماسی وەکو یەکە تۆ چی پێکەیت من چی پێکەم جیاوازی چێژلێنەرمان هەیە ئەوە چێنێرە و کەسێت توانین چێژلێنین و خواردنامەدە بەس کاڵی شێف یعنی داهێنان یعنی جوانکاری یعنی هوەری تیابێت من ئەوم بینیوەتی بەشێکە لە هوەر یعنی شێف باوەڕکە ئەبێ وێنە کێش بێ ئەبێ چیرۆگنووس بێ ینی بە هەمان شێوازی چونکە ینی خواردن دروستکرد تەنها ئەوە نییە کە تۆ شتێک ئامادە بکەیت و بیخێتە سەر ئاگرو پێشکەشیکی بەڵکو ئەبێ خۆشەویستی لەگەڵا بێ ینی دیقەتمان نابێت دایمە هەمومان حەزمان لە خواردنی دایکمانە ینی خواردنی دایک بەڕاستی چێژێکی زۆر زۆر تایبەتیە ئەمەش ئەگەڕێتەوە بۆی کە ئەو خۆشەویستی لەگەڵا تێکەڵا بۆیە هەر خواردنێک خۆشەویستی لەگەڵا نەبێ چێژێکی وای نییە و تەنها تامیژ نییە کاکسەرکۆ ینی خواردن ئامادەکردن بۆنە و ڕەنگە دیزاینەوەرەکان یعنی ئەگەر خواردنێک چەندێک بەتان بێ دیزاینێکی باشی نەبێ ڕنگ و بۆنێکی جوانی نەبێ هەستەکەی و خواردنە کەم بەهای ئەومان بیستۆ شێڤڵێ بێ سەرەتا چاوت تێرکەی اینجا باشە شێف تۆکو شێفێک چ شتێکی تایبەت بەخۆتەیە شێفێ قاپێکی تایبەت بەخۆی هەیە تەختەیەکی تایبەت بەخۆیە چاقۆیەکی تایبەت بەخۆیە زۆر زۆر بە بەردەوامی تەرکیزی بخەمە سەر و بە داهێنانی تیاکەم دیزاینە زۆر حەز لە دیزاینە ینی هەموو خواردنەکانم دیزاینی بۆکەم و وەکو بە زۆر جوانە لانە ئاخر ئەمەی خۆتە ینی ئێمە نە ئەوەی خۆمە خۆتە بۆ شتیوام نبینە لای خۆمان شێف اینجا لەگەڵ قسەکانمانە وردە وردا بە ئەم دەست بە خواردن دروستکردن بکەین ئەمڕۆ ئەبینین لە سەر مێزەکە کۆمەڵێک کەرەستە و پێداویستی لێرە هەیە اینجا ئەمڕۆ کە ڕۆژی گیانی شێفە تۆ ئەتەوێ ئەمڕۆ چی ئامادەکەی لە پرۆگرامی ڕۆژەکەێنێت ئەمڕۆ ئێمە سێ خواردن حازرەکەین یەکەمیان زەڵاتەیەکە زەڵاتی حەلومی کە زەڵاتەیەکی مۆدێرنە لە چی پێکاتوە زەڵاتەکە پێکاتوە لە خەیار و تەماتە و کاهوو جەرگیر و پیازمان هەیە لەگەڵ چاوەنەرە یعنی زەڵاتەیەکی پڕبەهایە زۆر زۆر تەندروستە باشە من حەلومی بە پەنیر بینیمە پەنیرەکەشی لەگەڵە ینی پەنیرەکەی بۆ سلایساکەین بۆی بڕین و بۆی گڕێلەکەین یانی بۆی سوورەکەین و ئەنجایخێنە کاتە زەڵاتەکە بە ناوی پەنیرەکەوە تەماتیمان زۆر تایبەتە خۆی خڕەبچووکەکانمان هەیە ئاڵێن زۆر ئاوارە بەس ئەمەش نوعێکی کێت کۆکوی هەشوێر ئەمە بە چێری تەماتوی پێڵێن تەماتی کەرەزی تەماتی گێلاسی تەماتێکی زۆر زۆر خۆشە و زیاتر بۆ زەڵاتی ئێمە بەکارێنین لە ناو ڕێستۆرانتەکانە ئەمە زانیمان زەڵاتی حەلومی زەڵاتی حەلومی هەروەها فاهیتات حازرەکەین ئەمڕۆ فاهیتای مریشێک کە ئەمیش خواردنێکە توانم بڵێ خواردنێکی زۆر کۆنە بەڵام پڕ بەهایە سەرەتا لە مەکسیکە و سەری هەڵاوە کابۆیەکانی ئەوێ لە کاتی مەڕداریە ئەم خواردنیان دۆزیوەتەوە ئامادەیان کردو وردە وردەیتر ڕۆشتۆ بەرەو ئیسپانیا و بەرەو ئەمریکا و بەرەو ڕۆژهڵاتی ناوەڕاست و زیاتر پێکهاتەکانی ئەم پێویستمان ئەگەر بە مریش بیکەین مریش سنگی مریش پێویستە ئەگەر بە گۆشت ئەوە گۆشتەکەمان پێویستە و پێویستمان بە
بیبەری شیرینە و قارچک و پیاز باشە و کۆمەڵە بەهارات کە ئەم ڕۆشتێکی تایبەت ئامادەکەین و لەگەڵ فاهیتاکەیە برنجێکی دووکەڵیتان بۆ ئامادە ینی برنجێک کە تامی دووکەڵ بە خۆمان لە چین زۆر جار بۆ دەرەوە ئەڵین لەسەردا لێنی بۆ نێکە گرێ ئەمە سۆسی باربیکو ئەمانەی پێواکەیان نانە ئەمە لێرەیە مثلەن برنجەکە بەهاراتی پاپریکا سمۆکین سمۆکەکەین کە بۆنی دووکەڵی لێبێ باشە بەخەوزەکەمان کە بۆنی دووکەڵی لێ باس لەوە کردە فاهیتا دروستەکەی جا فاهیتا مێژوێکی زۆر کۆنی هەیە وایە لە ساڵی 1930 بۆ 1940ەکانەوە گەر هەڵە نەبم لەلایەن ئەوانەی کە ئاژەڵیان بەخێوە کرد لەلایەن کاوبۆیەکانی لەلایەن ئەوانەوە بۆ نمونە ئەم خواردنە دروستکراوە تۆ چ زانیاریەکەت هەیە شێف لەسەر فاهیتا سەرەتا فاهیتا کە دۆزرایەوە مەڵدارەکان بوون کابۆیەکان بوون کە بە خۆی وشەی فاهیتا هەر زۆر کۆنە ینی ئەوان پیانەوەن تاکۆس ئەلەبە ینی ئەم خواردنە ئەوە نییە بڵین تازێ بەڵام ئەمان هاتن شێوازی بڕینەکەی ینی بڕینی فاهیتاکە ئەوە نوێگەریەکە ئەجینە هەر هەمان شت هەبوو پێشتر بەڵام بە شێوازی ستەیک ئەکرا ستەیک ئەکرا و خراە سەر گرل ئەوان بریشکیان زۆر بەکارێنە گۆشت ئەوان گۆشتیان ئەکسە مەڕەکان ئەوەی کە لیان زیابوو یەکسەر ئەمەداکولای خۆ ماڵێت مەڕێک بەرە بۆ سەیران و هەر لێ گۆشتەکە بوانە دوای ئەومە ئەنی ئەمە شێوازی ستریپی پێڵەن بڕینەکەی ستریپە دوایەوە هاتن نوێگەریان تیا کرد سەرتا بەس گۆشتەکە بوو گۆشتەکەیان سوورە کرد دوایەوە سەوزاواتیان بۆ زیاکە بە ئەو شێوازی بڕی ناتوانین بۆ ماتاقیکەیتەوە شێف ئەزای چەکەین لەگەڵ قسەکردنەکانمانە وردە وردە خەریکی ئامادەکردنەکانی باشە ئێمە کێشە نابێگەر قسەش بکەیت ئامادە لە توی تێک نین تۆ بەتەمای سەرەتا زەڵاتەکە بکەی یاخود ئەو حازرکەی زۆر جاڵی با چەقۆکەم بۆ نەگرێ لێرە ئێمە چەقۆکانمان جیاوازە چونکە لە چێشخانەیە ینی ئێمە وا ڕاهاتون کە لە ماڵەوە شتەکانی چەقۆ ئامادە بە یەک چەقۆ خواردنەکان ئامادەکەین ئەوە ببوورە لەبەر کاتی بەرنامەکەی شێڤڵم بۆی شیای کۆتایەکی کە پیشانی بینەرانی بین باشە بەم شێوازە تایبەتمەندی فاهیتا ئەوەیە کە ئەبێت بەو شێوازە بەم شێوازە باریکە بێ ستریپ بێ کە وا لە گۆشتەکە بکە یاخود دوا لە مریشکەکە بکە کە زۆر ناسک هەتا تەنێکیش بێ وابزان باشترە زۆر باشتر و خۆشترە بەم شێوازە ئەی بڕین مریشکەکەمان شێف خەریکاڵم دکتۆر ئەی هینی تێناکی بۆ نەهیت بەهاراتەکانی شتێکین بەهاراتەکانیشمان بۆ داناوە لێرە ویستم باسی ئەوە بکەم کە لە ناو چێشخانە گەورەکانە لە ناو ڕێستۆرانتەکانە چەقۆکان جیاوازن ینی چەقۆی سەوزەوات جیاوازە چەقۆی تەنانەت چەقۆی پیاس چەقۆی گۆشت چەقۆی خواردنە دەریایەکان هەمویان جیاوازن ینی ئێمە هەر خواردنێک و چەقۆیەکی تایبەت بەخۆی هاوڕێکمانەیە زۆر حەزی لە چەقۆیە سیروانی خۆمان گەعی لە ماڵەکەی کۆمەڵە ئەوەی کە تۆ باسەیش بانی خواردنی زۆر باش دروستەکە ڕۆژگان شتێکی پێوتم وتم چەقۆیەکی زۆر باشی هەبوومێ وتی ئەمە پیازشتی پێمەزنە یعنی ها خەیار و ئەڵێن پیاز چەقۆ کولەکە بەڵێ بێژکە لە پیاز بیبەریش ئەی تەماتە تەماتە لەوان باشترە بەڵام ئەویش تۆزە کولێکە بەڵام بیبەر زۆر چەقۆ کولەکە بیبەری شیرین بە هەردووکی بەڵێ یعنی بەس پیاس غەدرێکی زۆری لێکراوە بەس ئەو ناوی ڕۆشتە بەڵام بیبەریش چەقۆ زۆر کولەکە شێف شوێنی دانای چەقۆ ڕاستاڵە بێ لە شوێنێکی ساردا بێت بۆچی پێویستە چێژلێنەر هەر کاتێ خواردنی ئامادەکرد چەقۆکانی خۆی بشوات و پاشان وشکیان کاتەوە و لە ناو فرێزەرەدا هەڵگیرێ لەبەر زیاتر تیژە بێتەوە واشی لێ ئەکا کە کول نەبێ یعنی ئەم چەقۆیە زیاتر ئەهێڵێتەوە تەمەنی درێژترەکە جاڵەن چەقۆ لەگەڵ شتی ترا دامەنێ چونکە کولە بێ بۆ نمون لە تەنیشت کەوچک و ئەم ئاسنەکان بەریەکەکەون وای لێ ئەکا کە کول بێت شێف ئەی تۆ خۆ دۆک و شێفێک چەقۆکانت چۆن تیژەکەیتەوەیان زۆر کەسێڵە چەقۆ تیژ ناکرێتەوە و زۆر کەسی شێ تەکنیکی خۆی هەیە چەقۆ ئەبێت تیژ بکرێتەوە زیاتر لە کوردستانەوە کە تۆ پیرانمان تیژەکەیتەوە ئەمە وەکو
شێفە کوردی کۆنەکان هەر ئێمە بەردی هەسان تیژەکەی باشترین ڕێگایە باشترین ڕێگایە تەنانەت ئێستا هەنێ لەو بەردە هەسانانە چۆتە دەرەوەی وڵات شێف عالەمیەکانیش دیارە چونکە بەڕاستی چۆن ئەم مێشەواز لەم مریشکە ناهێنەوە لە دەرەوەی لانێجان باسیەکەین گوڵی گیان پەنیرەکە باجارێ لەسەر مریشکەکە بڕۆین تۆزای چیمانمەوە شێفیان ئێستا بەهاراتی ئێستا بەهاراتەکان چی و چین؟ بەهاراتەکانمان پێکهاتووە لە سیر سیری وشکرا بەڵێ پیازی هاڕاو باشە و هەروەها ئاڵەتی ڕەش یان بیبەری ڕەش پاپریکا ئێمە تۆزە گۆڕانکاریمان تیا کردووە چونکە زۆربەی خواردنەکان تەنان ئێمە چی بوو شێفە قسەناکی یەکسەرتی ئەمان سیرەکە بوو ئەوەشیان پیازە نانە خزمن زۆر نزیکن ئەمەش ئەویان ئۆریگانۆیە ئۆریگانۆکە شتەیەکەین هەرچیای وشکەوەش ئۆریگانۆ وڵی بە کوردی نازانم هەر ئۆریگانۆیە بەڵام ئیتر ئامۆزای نەعنا و ڕێحان و ئەمانێ هەر خزمیان بێ باشە بەڵێ کاگراناستی بەڕێزی شارەزایەکی باشیە دیارە لە بۆ پیتزاش بەکارهێنرێەوە بۆ سۆسی پیتزا بەکارێت ئەمە زەیتی زەیتون ئەمەش زەیتی زەیتونە ئەمە ئەو زەیتی زەیتونانەیە کە گەرمەکرێ بەڵێ چونکە ئەو زەیتانی کە بۆ سەڵاتەوە ئەوانە چۆن ئەو زیارە شێفە ئەمیش خۆم بە شێف دانانێ بەڵام حەزم لە خواردن دروستکرد ئارینامەیەکی بۆ ناردم هەموو کابانێکی لێرە خوێنمەوە ئەڵەوەی کە بۆشم دروستکردەوە ئیترۆژ ناکەم ماڵی ئەوە بزانێت هەموو کابانێکی ماڵ ئەتوانین بڵێن شێفە باشە ینی کابان و شێفەتی ینی دووشتن یەک لێگە بەسرێنەوە وەرە وەسفی ئاریم کردو ئەڵم زۆر سپاس یەکەم کە لەو کاتانەیە یارمەتی مەیە خواردن بۆ ئاماداکە کە چێڵەوەی کە کردوشمان ئەمڕێ کێشەی وەخۆی لە ماڵەوە دایشتویتر باین بە قوربانیە بمێرە لە بەرنامە اینجا شێف با تۆزێک باسی ئەو پەنیری حەلومیە پێ من زۆرم حەز لە پەنیری حەلومی ینی بەیانیان زۆربەی کار لەگەڵ نانی ئەی خۆم هەستەکەم تۆزێک تامی پەنیری کوردیشی لێ بزڵت هەمان ئەتوانین بڵێن هەمان بە پەنیرە پەنیری سەلکمانەیە خۆمان نزیکەلەوە جاری وە هەیە خۆم لە ماڵەوە ئەگەر حەلومیم نەبێ پەنیری سەلک سوورەکەمەوە لە هەر بە هەمان شێوازی حەلومی ئەم پەنیرە پەنیرێکی مۆدررنانی لە چاو پەنیرەکانی کەیە کە بۆ نمونە پارمەزان و مۆزەرێ لە ئەمانە ئەمە زۆر زۆر تازەیە لە یەکەم جار لە قوروس بوو دروستکرا خەڵکی دێهاتەکانی ئەوێ ئەم پەنیرەیان دروست کرد تەرقەکەی زۆر زۆر ئاسانە ینی هەرکەشی عەرەبی نییە بەڵێ ینی پەنیرەکە ئەکوڵێنی شیرەکە ئەکوڵێنی لەگەڵ سرکەی سپیە وایت ڤێنجەرە ئەی کوڵێنی تو پاشان ئەم شیرەیەکە خەلی سپی ینی سرکەی سپی ئەخەر سرکەی سپی ئیترێ هەیە هیستێ هەیە کامیان نەنە ئەمە بۆ منە سرکەی سپی کۆمەڵێک پێکهاتەن ینی ئەترشێندرێن و ئەبێ بە سرکە مەسەڵەن لیمۆیە سێوە هەمووی ئەبێ بە وایت ڤێنجەر باشە ینی سرکەی سپی بەڵام سرکەی سێو تەنها سێوە ئەنی باش بەم شێوازە خەڵکی دیهاتەکانی ئەوێ بوو یەکەم جار دروستیان کرد و پاشان بۆ چەندین خواردنیکە بەکارهات زۆر باشە اینجا ئەو پەنیرە حەلومێ شێف تۆ سەرقاڵی شتەکان بە من بەیانیان زۆر ئەگەر هەر هیچ نەبێت فریانەکەوم پارچێ لەو پەنیرە حەلومیە سەر سەمون بە وشکی خۆی ئەگەر لە ماڵەوە من باسی ماڵەوەکەم نەوڵا لێرە سەمون بە وشکی خۆم سەر کۆژیان تۆمڕۆ سەمونە بۆ نێنە بە قورئان بیرم نەبوو چۆن قەدری ئاریەکان بەیانیان لە تێکولێرش بێ لە خۆی بەجێ مابینی هێنێ بۆ من تازە خواردنەوە بۆ ناکای تازە تاو نەما ماساو ناخوا تاو شێف جا ئەمە شەر بۆ فاهیتاکەی وایە باشە بۆ فاهیتا بەبێ بیبێری ڕەنگاوڕەنگ نابێ وە نیە؟ نا ئەبێت
یعنی بەبێ بیبەر نابێ بەبێ بیبەر نابێ بەڵام ئەگەر ڕەنگە و ڕەنگیش نەبێت توانین مثلا سەوز بەکاربێنی تەنها سەوز بەکاربێنی باش بەس تازە ئەمە هەروە هاتووە وا ڕۆژ شێوەی جوانترەوە نیە بیبەرە ڕەنگا و ڕەنگەکە کە سێرێکی ها وتوانێکم جار چاوتێر بێ لە خواردنەکە ئەوەیە تۆ سێریەکی و هەموو ڕەنگابینی زۆر شتێکی زۆر لە بەهای خۆراکی زۆر سوودیە ئەم بیبەرە ڕەنگا و ڕەنگانە ڤیتامینێکی زۆر باشی تایە ئەوە شەوانەکان زۆر بەکارێن لەگەڵ خواردنەکانی ڕۆژانەیە تۆزێ برنجی وشکەڵە باشە لەگەڵ پارچێ سنگی وشکەڵە ئەنجا تۆزێ سەوزە و بیبەری شیرین جام شێوازی بڕینە زۆر جوانە لانە ئەم پەنجانەدانە وانە تۆی زای ئاوە بیبڕی ئاوای بڕن بە زۆر بەپەلەنی من وەکو ئەمان قوربانە ئاگەڵ دەستە بێ جوان پیس نییە بەم شێوازە شێف ئەمانە سوورەکەیتەوە دوایی بەڵێ ینی سەرەتا مریشکەکە بێ بە تەواوەتی سوور بێتەوە پاشان سەوزەواتەکە چونکە نابێ بە ساردی بەریەکەون تەنانەت لە هەڵگرتنیشە هەمیشە بێ سەوزەوات لەسەر و گۆشت و مریشکە بێ لە ناو سەلاجەیە چونکە بەکتریایەکی سوودبەخشی تێ هەموو خواردنێ بەکتریای سوودبەخشی تایە ئەگەر گۆشت یان مریشک بچێتە ناو سەوزەواتەوە ئەوە سەوزەواتەکە خراپەکە بەڵام بە پێچەوانەوە ئەگەر سەوزەوات بچێتە ناو گۆشتەوە شتێکی ئاساییە ینی هیچ لە بەها خۆراکی کەم ناکاتەوە هەر زۆر چاکە گەورەترین کێشە بە تایبەتی بۆ خواردنی مریشک ئیتر بیکوڵایانی سووریکەی تۆ فایدا بێ هەر چۆنێ بەکاری بێنی یەکێ لەو شتانەی کە زۆر گرنگایتر لە چێشخانە بێ لە ماڵەوە بێ ئەوەیە کاڵی بابۆن ساردی لێنێ وایە شێف جا ئەبێ ئەو کەرەسانی کە لەگەڵ یا بەکارێنی بۆ منە کارلێک نەکە بێگومان چۆن ئەو شتانەی و مامەڵی لەگەڵاکەن ئێمە لە ناو ڕێستۆرانتە ساڵین خیار لەگەڵ مریشکان ناخورێت ئەمە بەس لێرەوە باوەکە بەس لێرەوە لە وڵاتانی دەرەوە خیار لەگەڵ مریشکدانێن و تامیشی زۆر ئەخلانە مریشکەکە بە شێوازێکی جیاواز دروستیان یعنی ئێستاش سێرکن ئەگەر لای خۆمان خەریکە وردەوردەم شتە نامێنێ ئێستا ساندویچی ساردمان هەیە هەمووی خیاری تایە بەڵام بۆم ساردیش نایە ئەم شە تازە وا هاتووە کە کۆمەڵەش دەڵێ ماسیە خۆی ماسمەخۆ ماستاوم ئەویش ینی هیچ بەڵگەوانە شێف ئەومانیشتانی کە لە خۆمەستا مریشک و خیار قەت بەیەکەوە ناتوانم خۆم چونکە شتێک لە مێشکمە ئەستەکەم کە بۆنەکەشی یەت بە سەرمایە بەبێ تامیکەم بۆنەکەی بۆن ساردا اینجاوەڕێ شتەکە تازە وا لە مێشکمانە بووە کە ئەم دوانە پێکەوە ناتوانین ناخورێ بەڵام وەکو بۆنسار دیشکە باسی بۆنساردان کرد مریشک تەنها سیری تێ بکەیتە بۆنساردی نامێت حەزی لە سی قارچکە هێناوە پێم خۆشە لەسەر قارچک تۆزێک زانیاری منبەی تێ زۆر کەسەیە قارچک ناشواتەوە ئەڵە بێم قارچکە ئاوا پاکەم ئاوا پاکی کەم اینجا لێنم اینجا ئامادەوەڵا پاکی نەکەستی ئەمێ ئەوم پێ بڵێ تۆ شتەکەتەوە پێشتر ئێمە قارچکەکەمان شۆراوەتەوە پێشتر و پێویست ناکە ئەم قارچکە پاک بکرێ چونکە کە پاکێ کرد ئەو پەردەی کە بە دەرەوەی قارچکەکەوەیە کۆمەڵە ئیسفادە هەیە کۆمەڵە ڤیتامیناتی تایە تەنانەت ئەگەر لێ بکەیتەوە ئەم قارچکە ڕەشە بێتەوە زووتر تێک ئەچێ و تامی ئەم قارچکە جیڕە بێتەوە ینی قارچکەشتنەوەکە لە هەموو ینی بیشوێتەوە وشک بێتەوە وشک بێتەوە پاشان بەکاری بێنی زۆر چاکە دەست بەڵام بۆشی نەزانین کە ئاستەکەین تۆزێ بۆرە پیس بێت هەر خۆی پاکراوەتەوە بەڵامەرە و ڕەنگەی گرتووی هەر خۆی تۆزە قاوەی وەرباوە بەڵێ شێف تۆ بۆ فایتاکە بیبەری ڕەنگا و ڕەنگ قارچک چیترە پێویستە پیازیش بەکارێنین ئەم پیازە سوورانە بەڵێ لای خۆماڕاتین و پیازە سوورانە بەس بۆ خواردن و زەڵاتە ئەم بابەتانە بەکارێن زۆر کەم ئەیخێنە ناو چێشتەوە خۆی پیازی مۆر یان پیازی سووری یەکەکە لەو خواردە لەو پێکاتە گرنگانەی ناو چێشخانە کە بەڕاستی وە لە خواردنەکەکە کە تامێکی پێبەخشێ و جگە لە تامەکە ڕەنگێکی پێبەخشێ مەتیژی شۆنە؟ ناشیرینە ئەوەی ترتیژە سپێگان سپیش دوو نوعمان هەیە تیژمانێ و شیرینیشمان هەیە دانێکشمانەی بۆ یاپراخ بەڵێ ئەو پیازە درێژەکەی ئەو بۆ یاپراخ بەکاری زۆر باشە دەست خۆش بە شێف تۆ بێگومان بە درێژایی ئەم دوو کاتژمێرە پرۆگرامی ڕۆژێکی نوێ لەگەڵمانە ئەمێنیتەوە ناوبەناو گەردەرفەتە بینەوە بۆلا بۆی بزانین خواردنەکانە گەیشتۆ بەکوێ
خۆشەویستان سڵاوتان لێبێ وەکولا ناماژەی پیا ئەو گەشتینە نەتیجە لەگەڵ شێفە بزانین خواردنەکانمان ئامادە بووە بەڵام باشێ خۆی بۆمان باسکە شێف ئەسە پێمان بڵێ خواردنەکان دوو خواردنەوەنیە سیان سێ خواردنە ئەفو ینی بە برنجەکەمان لێ دەرکرد باشە چوان کوردی واتی برنجە نا بەعکسەوە من برنج و فاسۆلیا ناخۆم ینی ئەی خۆم بەڵام زۆرم حەز لێ نییە حەزی لە چ خواردنێکە زۆر زیاتر سەڵزەوات ئەی کوڵەن و سووریەکەمەوەی خۆم یان ماسی هەربژی لە چه خواردنێکە زۆر دەستاوە هەستەکەی خۆشە کە خۆ شێفی دڵنیام هەموو خواردنەکانە گۆشت لەگەڵ سیفوت ینی خواردنە دەریاکان بەڵێ زۆر باشە بۆمان باسکە ئەمە زەڵاتی حلومیەکەمانە کە ئاماژەمان پێکردمان زەڵاتەیەکی مۆدێرنە بەڕاستی ڕازانەوەکەشی زۆر جوانە دڵم نابی خۆم شانی کام کامێری ئەوە نەکەی خەمە لە کێکەکەی تۆ فێر بووم کە چۆن ئەوە ژێری بگرم کە وتمان ئەم زەڵاتەیە زەڵاتێکی مۆدێرنە و زەڵاتێکی پڕبەهایە ینی هەموو سەوزەواتە بەسوودەکانی تیاە یەکێک لەوانی کە زۆر بەسوودە چاوەنەری تایە کە ئاستنیان کەمەوەکو من چاوەنەر زۆر برنجە سمۆکەکەمانە کە ئاماژەمان پێکرد برنجی سمۆکەکەشمان ئامادەکرۆ برنج بە دوو کەڵیانی و فایتاکەشمان وای لێکە ئەمە بەهاراتێ ئەوە بۆنی دووکەڵی لێبێ سۆس هەیە چی بە دوو ڕێگە هەمانە توانین لە کاتی دروستکردنی برنجەکەیە پارچە خەڵوزێ بخیتە ناو قاپێکەوە و زەیتی بەسەرا بکەیت لە ناو مەنجەڵەکەی بۆنی دووکەڵەچێتەوە ناو برنجەکانی ئەتوانین لە ماڵەوە برنجی دالێنی بەبێ ئەوەی کە بیخیتە سەرەکە خۆی بۆنەکەی بۆ دروستەکە بەڵێ و یان ئەوە تا لە ڕێگەی چەند بەهاراتێشم خەڵوزەکە بخیتە ناو ڕۆنەکەەوە نەنا خەڵوزێکی بۆ ئۆگەشێنیتەوە باشە ئەیخیتە ناو قاپێکەوە بە قاپەکە خیتە ناو مەنجەڵە برنجەکەەوە یەک تۆ زەیتەکەی بەسەریا و تێکەڵ نای بەس دووکەڵەکەی ڕات و دووکەڵەکەی ئەمە تەکنیکێکیان تەکنیکێکەمان ئەوەیە کە لە ڕێگەی بەهاراتەوە سامە بەهاراتی پاپریکا سمۆکینمانە ینی هەر دووکەڵە بەڵێ بەم شوازە ئەمەدەمە باش جا خۆی لە سەرتاوتی زۆر گرنگی بە ڕازانە و دیزین و ئەمانەم زەڵاتەکەش زۆر جوان ڕازانە تۆ ئەمەش اینجا ئەم چواردەورین پێ بڵێت چییە؟ ئەمە سۆسی پێستۆیە یەکێکە لە سۆسە زۆر گرنگەکانی چێشخانە کە بەدایکی سۆز ناسراوە ئەمە پێکاتەکەی سڕی مێنێ ئێمە دوایی کە دانیشتی لانەوتی سێری کەەوە دێشتیکەی تێکەڵ کرد بینیم ئەو خەردەلەشی کردە نامریشکەکە ئاشکرای کە بۆی خەڵک خەردەلەکە بەڵە ئەوە لە وەختەیە بیرم چوو کە ئاماژەی پێ بم بەڵام پێستۆکە پشتی سەریشم چاو خەمە بێت خەریبی سێرمەکەمە کەشتێکی تێکرد پێستۆکەمان پێگاتۆ لە ڕێحان و نعنا لەگەڵ جەرجیرە و نوعاجیایەکە کە لێرە نیە ئێمە لە دەرەوە ئەهێنین باسلیکەی پێڵن لێرە بەداخەوە نییە هەوڵمان ناوە بەهارات هەیە بزانام بە بەهارادەیە بەس ئێمە بەتەڕیش پێکەین ئەمە هەوڵمان ناوە خۆمان ئێستا چاندومان ئیتر نازانین سەرەگریان سەر ناگرێت لەگەڵ پەنیری پارمەزان و گازۆ و ئاوی لیمۆ و زەیتی زەیتون زۆر باشە اینجا خواردنە سەرەکیەکەمان کە فایدە دیار نیە فایتاکە ژێنین فایتاکەشمان بۆ بێنە شێفیان جوانەیە اینجا ئێمەش ئومێ دەکەین بینەرە ئازیزەکان سەرکۆ فایداکەشمان بۆ خۆی لێرەنی نانە دەستکاری ناکەین جا هەستەکەم شێڤەوەی زۆر پێ ناخۆشە کە سەرقاڵی ئامادەکردنی بۆ نمونە قاپێکی ئاوابی لەلاو من بێم ئەو تەماتەی هەڵگرم شێفێ و ناخۆشەوە نییە زۆر ناخۆشەوەیە بەڵێ ینی لە کاتێکە کە تۆ مەسەلەن ئێمە زۆر ئەومان پێ ناخۆشە هەموو شەفەکان وان کاتێک لە ناو چێشخانەیان خواردنەکە هێشتا ئامادە نەبووە یان دەسی لێنیان بیانوێ دەستکەم بەلا بە ئەو تەماتێت تاقیکەمە یەکسەر دیزاین و دار و بەر لە تۆ تێکێ من بەس تێرێ ڕێناس ساکۆیان دەستمێ لە زۆر شت بە قوربانەوە تۆ ئەخوتی بێنەرە ئەویا بەس لاری نەکەم تۆ بەس مێگرێ بە دەستەوە ئالەیە دەینەوە تا باشە ئەوە بازمەکە ئەوە شێف بووی وای پێڵام لە بەرنمەیەکە ئایترۆ پەڵەیەکی ڕەشە فەقیرە بە ناوچوانێتی زوو پێڵینەوە
یەکێک کاتبوو کێکی بۆ دروستکردین لێرە سەرکۆش پلەی گەرما پەنجاب بوو ویستی پیشانی بینەرانی بە ئاوا هەڵێگرت تا ئەوسەرەوەنە ئۆستای بۆ خۆی بەڵام باوا لە ئەوەشە بێوانە نا ئەو شتانە ڕۆیە ماڵەشتە تۆ ژاوریات تۆ شێف نەوەڵام شتیگەمان بەسەر هاتۆ کردووە خواردن سووتانوە بزەبت ینی یەکێک لەوانی کە ئێستا منی گەیانۆتە ئەم ئاستا خواردن سەقەتکردن بوو بەڵام چی سەقەت کرد وڵی هەویری ناپۆلیتانم شێلە تقریبان 40 کیلۆ ئاردەم بەڵام بەڕاستی ینی ئەزمونێکە من یەکێک لەوانی کە من وای لە من کردیتە تەواو نەترسم هەوڵ بم تقریبان 8 ساڵ لەمە و پێش بوو کۆمەڵێک مشتری ئەزیزم هاتن کە داوای خواردنێکی منسەفیان کە خواردنێکی عەرەبیە داوایان لێ کردم بەڕاستی من نەمەزانی هەر چییە خواردنەکە چییە وتم نازانم ئاساییە کاتی سێرەکەم سەیەکەم ئەمە بێ حیوانێکی کامل ئاخرێتە ناو فڕنەوە باوەڕکە یعنی بەدیار ئەو حیوانەوە کە بۆیان هێنام دەستم گر بەگریان یعنی بیرمە کردەوە باش ینی من چی لێ بکەم بەڵام دوای بەخۆم وتم نا هیچ شتێک قورس نییە الحەمدولله زۆر 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 بۆ مەزبوطی بۆم کردن لەو کاتەوە بڕیارمە هەر خواردن هیچ شتێک ناڵم نازانم دەستە خۆش اینجا ئێمەش بە تامی خواردنەکەی بەڕێز بکەین شێف خۆ تاقی ناکەیتەوە شێف توانی ئێمە دەست پێ بکەین لە فایتاکەەوە دەست پێ بکەین زانی تامی چوانە فەرمو شێف تۆش دەست پێ بکە ڕۆی زۆر زۆر جوان دیارە تەوان فایتای یەکەم جار هەر بە گۆشت کراوە بە گۆشتیش ینی چێژێکی زۆر زۆر تایبەتری هەیە بەڵامی تر گۆشتی تۆ هەموو کاتێ بەکاینیان زۆر خواردنیشی باش نییە شێف زۆر زۆر خۆشە ئەوەی کە ئەم فایتایە جیاکاتەوە لەوانەی تر فایتام خواردووە زۆر زۆر وشک بۆ سنگەکەی ئەوەنە سوور کراوەتەوە تر بە هیچ شێوازێک تامی سنگ نایە بەڵام ئەمە زۆر تەڕۆبڕە ئەمە ڕیسیپەیەکی تایبەت بە خۆمە زۆر زۆر برنج خەریکم ئەوش بە چەتاڵەکە تاقیکم ڕێگەڵ بۆن و تاموینەی هەیە بەڵێ ینی برنجی دووکەڵاویە ناوی خۆی بە خۆیەتی فایتاکەش ئێمە بە کۆمەڵە سۆس تایبەتە بەڕاستی ینی زیاتر سموزیمان کردەوە تەڕترمان کردووە کە عادەتەن خۆی مریشک تۆزە وشکە ئەگەر سۆسی لەگەڵا بەکارنێنی تۆزە هیوادارم بینەران ئەوانی کە نەیانبینی بوو لە سەرەتای پرۆگرامەکەەوە لە یوتیوبی کورسادەیلی ئەم بەشەدانینەوە ئەو بەتایبەت ئەم مریشکە تاقیکەنەوە دووبارەکەنەوە زەرەر ناکەن چونکە زۆر خۆشە چۆنەرەکەی خۆبووتێ ئەوەژە خۆم خەمنە لە پەنیرەکەشم حەزلیە شێف تۆش قاپێکێنەوە بوو هی ئەمەنەم لەولا بکە لێمام کرد وێشێ دەستی پێ بگرێت ئەخ دوای چۆن وەکو کێکە باسیگەنەوە بەرنامەیە دەست خۆش بێ زۆر زۆر چێش بوو نۆشیگیانتان بێ خواردنێکی زۆر بە سوودیشە دڵنیاشم لەوەی کە کاڵین خۆیاڵێ برنج خۆخۆین کە هەری خۆینەی خوین بە شێوازی بیخۆین کە کەمترین ڕۆنی تا بەکاربێنین خۆمانەڵین ئەوەی کە عادەتە و لە ماڵانە ئێوە زۆر شتی جیاوازی تێکە لەگەن بڵاوەکە لە هەر هەمووی باشترە وانە شێف تۆ خوسانەوە برنجە شێف بەڵێ ئەبێ چەندێک بخوسێنی برنج پێژەی لێنەی نوعەتی برنج فەرقەکە ینی مەسەڵەن برنجی وا هەیە پێویستی بە 10 دقیقە پێویستی بە 20 دقیقە برنجی واشەیە سعات و نیم تیاوێ هیچی لێ نایە ینی برنج بۆ برنج فەرقەکە زۆر باشە دەست و چاوە خۆش سپاس بۆی کە ئەمڕۆ ئەم خواردنە زۆر زۆر تایبەتانە و پێشکەشی ئێمە کردومێ دەکەین بینەرە خۆشەویستەکانیش دووبارەی کەنەوە دوای بەرداوامی دەست و چاوە خۆش بێ دووبارە دەستی ئەوەش خۆش بێ و دەستی کەناڵی کورساتیش خۆش بێ بە هیوای ئیشی باشتر چەنە ینی لەوەتەی من هەمەتان بینم هەر بەرەو پێشە چن شەڵا زیاتریش بەرەو پێشە چن شەڵا ئەشە بینینەوە لە مەتبەخێکی زۆر جوانە لە ستۆریەکەمانە بۆ هیوای شتی خۆشترمان بۆ ئینشاءالله بۆ هیواین دەست و چاوە خۆش بە دووبارە شێ